سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن چه ئەو خۆشەویستانەی کە لە ڕادیۆ گوێمان لێ دەگرن و چە ئازیزانەی کە لە سۆشیال میدیا دەمان بینن هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن بۆ بەرنامەی ئەمڕۆ دوو ئازیز و خۆشەویستم بانکێشتی ستۆدیۆ کردووە بە منەوە دەبین بە سێ محەممەد من محەممەدی شەهدی کاکە محەممەد کاکل کە لە دوایین پاڵەوانێتی لەشجوانی کە لە سۆران بەڕێوە چوو لە نێوان پاڵەوانانی کوردستان پلەی یەکەمی بەدەستێناوە کاکە محەممەد هوشەنگیش کە بچووکترین تا ئێستا وەرزشوانەکە بە مەدالیایەکی زۆر جوان هەروەها بڕوانامەی پێدراوە بڕاتان هەبێ ئەوەندە جوان فیگۆر دەڕۆیشت من لە حیاتمدا نەمتوانیوە جارێک ئەوە فیگۆر بڕۆم ئەمە گوێم بەخێر بێ چۆنی باشی سەلامەتی تەمەنت چەندە هەمە باوکت دەڵێ 5 ساڵونی وایە بەس پێم بڵێ من یەک پرسیار لێ دەکەم دوایە دەچمە لای کاکە هەمە تۆ پاڵەوانتیە باوکت کاک محەممەد بخێر بێ زۆر سپاس کاک محەممەد دەستەکانت خۆش هەر هەبی بوونی ئێوە جگەی شانازیە 2 ساڵ لەسەر یەک لەم پاڵەوانتیە یەکەم هاتیەوە دەم هەوێ ئەوەی بن بەڕە بێنینە سەر بەڕە بەچاوە باشە یەکەم شێت ئاستی ئەم پاڵەوانێتیە چۆن بوو بەڵێ سەرەتا سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ئەم دەفەرتە ئاستی ئەم پاڵەوانێتە لە ئاستێکی زۆر 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 بەرزدا بوو بە بەڵگەی ئەوەی نزیکەی 350 یاریزان خۆی بۆ ئەم پاڵەوانێتی ئامادە کرد و لە کاتێکی یەکزارجۆوە و بۆ هەروەها باگراوندی ستەیجەکە ئامادەکاری بۆ پاڵەوانێتەکە چ دەستەی دادوەران چ دەستەی ڕێخستنی پاڵەوانێتەکان زۆر بە یاریزانانەوە ماندوو بوون و توانیان پاڵەوانێتێکی سەرکەوت و پاڵەوانێتێکی زۆر زۆر جوان بەڕێ بکەن و هەروەها لە شاری سۆرانیش لە ئیدارە سەربەخۆی سۆران ئەم پاڵەوانێتێکرا دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی لە ئاستێکی یەکزار بەرزدا بوو دەستخۆش بێ لەناو هەموو پاڵەوانەکاندا بچووکترین پاڵەوان کاکە حەمە هوشەنگ محەممەد هوشەنگ نمایشەکانیت پێ چۆن بوو وەڵاهی تازە ژوتمانی لەو تەمانە بچووکە ئەو نمایشە جوانە بەڕاستی داهاتوەچی گەشی لێ چاوەڕێ دەکرێت ئینشاءڵڵا ئومێدەوارم کە گەورە بوو بتوانێ وەکو ئێمە وەکو پاڵەوانان بتوانێت جستەی خۆی نمایش بکە و جوانترین ماسوولکە بەدەست بێنێ وازام کاک هونەر بچووکترین میوانی ئێمەشە وایە هەر لە کوردستان 24 ئەوە ڕیکۆرد ماشکە کاکە حەما هەر لە جێگای خۆت عەرزێکم بۆ بکە بزانم هەر لە شوێنی خۆت داهی عەرزێکی ئۆهۆی بابەڕۆ ئەهۆ بابەڕۆ یعنی چاود لێبێ ئەوە بە ئاسانی دروست نەبوو ها دەست خۆش بێ یەک دانەی دیکەش عەرزێکی دیکەشم بۆ بڕۆ ماشەڵڵا ماشەڵڵا دوایە دەتێنمە سەر ئەمێز دەبێت دوو عەرز بڕۆی باشە تۆ ئەم شتانە ئەم عەرزانە لە چێ فێر بوویە باوکت فێری کردووی باوکت لە ماڵش هاوکارتە فێرت دەکات یان نا وەڵا دەست خۆش بێ بە بڕوای تۆ دوای 2-3 ساڵی دیکە تۆ باشتر دەبی یا باوکت هەردووکتان یعنی ئێستا باوکی دوای 1-2 ساڵ دیکە هەردووکیان ئێستا لە نێوان ئەم سێ محەممەدا کاک محەممەد کاکر محەممەد هۆشەنگ محەممەد شەهدی کامیان لە هەمان باشترە ها کامیان ئەو متمانە بەخۆ زۆر زۆر باشە بەڵام کاتێک باشترە کە مناڵان مناڵی خۆیان لێ نەستێندێ من قسەم لەگەڵ باوکی دەکردووە کورسێک بۆ باوکیشی دادێنین دەڵێ ئەو مناڵی خۆی دەکا بەڵام زۆر جار لەگەڵ خۆم دەی بەمە هۆڵی وەرزشی ئەوە واز لە مایکەکە بێنە باشە دەڵێ هەرچەند باوکی یاریزانی هێزی لەشە بەڵام ئەو لە شتوانی هەڵبژاردووە هیوادارین داهاتوویکی گەشاوی هەبێت بەڵام ڕوو لە کاکە حەمەی بکە ئەم قژ و پرچەشی لێ تێکداوە خەڵک وابی دەکاتەوە کوڕەکەی ئێمە کچە و کزنێ و کوڕا کاکە محەممەد بەڵەجا باسی ئەوەت کرد زیاتر لە 300 یاریزان بەشداریان کرد بوو بۆ باسی شتێکی ترت کرد جێگەی دڵخۆشیە کە ئەم جارە
لە نێوان ئەو پاڵەوانانەی کە بە شێوەی سروشتی بەبێ پرۆتین بەبێ هۆرمۆن شتیوە بەکارهێنانی ئەوانە کە بۆ پاڵەوانەتی پێویستە تا چەند زەرەر و زیانیەوە باسکی دیکە ڕاستە هەبوون بەشداریان کرد و چیان نیشاندا ویستیان چی بڵێن پەیامی ئەوان چی بوو بڵێ وەک باسمان کردیانی لەو پاڵەوانەتیە کۆمەڵێک فیئە هەیە پێی دەوترێ فیئەی بەدی بڵدینگ فیئەی کلاسیک فیئەی کلاسیک بەدی بڵدینگ فیئەی فیزیک ئەوەی زێ دڵخۆشی بۆ ئەو ساڵ فیئەی ناتورال واتە سروشتی زیاد کرابوو ئەو یاریزانانەی کە تازە دەستیان بە یاری لەرزوانی کردووە یاخود حەز ناکەن با بڵێن سەپلیمنت یاخود ئینجێکشن بەکار بێنن و ئەوەش لایەنێکی باشەی هەیە مەسەلەن زۆر کەس هەیە ناتوانێت ئیمکانیەتی نییە مەسەلەن پرۆتین بکرێ یاخود ئینجێکشن بکرێ یاخود هەر بابەتێک لە بابەتانە بە شێوازی سروشتی جەستەی خۆی پێبگەینی کۆمەڵێک بەڕاستی سەرستەیج پڕ بوو لەو یاریزانانە و لەوەش خۆشحاڵتر تیمی تەندروستی لەوێن دەرێ بوو هەموو ئەو یاریزانانە پشکنینیان بۆ دەکرا ئاگەر ئینجێکشنیان بەکارهێناوە یاخود هەر بابەتێکیان بەکارهێناوە دوور دەخرانەوە بە خۆشحاڵی و ژمارەی یەکجار زۆری یاریزانی سروشتی هاتنە سەر ستەیج و نمایشی جەستەی خۆیان کرد جەستەی زۆر باش زۆر پێرفێکت دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی باش بوو دەستخۆش بێ کاکە محەممەد تۆ تازە ئەم ساڵ دەچیە ڕەوزە هێشتا نەچوێتە ڕەوزە حەز دەکەی بچێ ڕەوزە حەزت لە ڕاضەیە ینی تا چەند حەزت لە ڕاضەیە زۆر وڵامەکانی تۆ بە بەڵێ و بە نەخێر و زۆر و کەمە وایە ئەی باشە خۆ تۆ هۆرمۆن شتیوات بەکار نێناوە کاکە ئەمە دەست خۆش بێ میوانێکی زۆر خوێن شیرنی هەرچەند کەم دوێی بەڵام زۆر باشە داوا لە کاکوونەر دەکەم تا کامێرا بڕێک لەسەر منە با کورسێک بۆ باوکی دابنێت چونکە دەمێ قسە لەگەڵ ئەویش بکەم ئەوەی کە مناڵ بکرێت تۆ لە سەرەتاوە چۆنی پەروەردە دەکەی ئەوە زۆر گرنگە من خۆم و مەبیر هاتەوە ئەو کاتێک کە ڕاهێنەری زۆران بازی بووم دوو کوڕی خۆم لەگەڵ خۆم دەدا جاری وا بوو ئەم دوو کوڕی من شەڕیان بوو لەسەر ئەوەی کە بە تاکسی دەچوون کامیان لە پێشێدانیشی ئەوەندە حەز و ئارەزوو خولیای وەرزشیان هەبوو ئەوە زۆر باش بوو ئێستا خۆم وەبیر هاتەوە کاکوشنگ بەخێر بێ سەرچاوم باشی کاکوشنگ بەقەد من و بەقەدەر کاک محەممەد و کاکە حەمەی ماشەڵڵا نەختێک وەرە پێشوێ و بۆم باسی کاکە حەمە بکە چۆن بوو بڕیارتدا لەگەڵ خۆتی بخەی بەشداری ئەم پاڵەوانێتیە بکەی بۆی کە چاو دڵی بکرێتەوە لە داهاتوودا ببێ بە پاڵەوانی وەکو کاکە محەممەد سەرەتا زۆر سپاس بۆ جەناب بۆ دەرفەتێ بۆ مەڵ ڕقساندیە وڵای ئەوەی ڕاستی بیتن بەشداری کردی محەممەد ڕۆژانە لەگە خۆم دەمبردە ئەوڵەکانی وەرزش هەفتەی 2 ڕۆژ دەمبرد و لە ماڵەوەش ئەشیاکانمان هەیە گەمان پێ دەکرد ئەوە بوو تەلەفۆن منە بۆ ستافی ڕێکخێرانی پاڵەوانێتە کرد وتم بە تەماشتە چی ئەو هالەم ئەگەر موافقەمان بدەنێ بە خۆشحالیەوە موافقیان داینێ تقریبان 2 مانگ و نیو ئەمە زیاتر ئیشمەنەس ئەو بابەتی کرد ڕۆژانە گەمەمان دەکرد ینی مەشقڕاهێنان پێ دەکرد ئەوەی کە چۆن عەرز بکات و ئەوانە ئەوەی لە هەمان جوانتر بوو کاک محەممەد بە بڕوای جەناب دەگەر لەگەڵ کاکە محەممەد بکەوێ ڕکابەرێکی دوو کەسی ئەو نواندنەی کە کردی جەنابت یەکەم دێەوە یا ئەوی نابێگومان ئەو لەو تەمەنەکەما بتوانێت ئەو بڕوا بەخۆبوونە بەدەستبێنێ زۆر پاڵەوانمە هەیە لەشی زۆر جوانە بەڵام بڕای بخۆنی و کەوکە نمایش بکە باسی ئەوەم بۆ بکە جاری وا دەبینی کە تۆ سیر دەکەی متمانەیەکی زۆرت بە یاریزانێک هەیە کە زۆر بە جوانی دەتوانێت دەمارەکانی دەربخات ینی نمایشی عەزۆلەی پێ دەڵێن وایە بەڵام دەبینی چوارەم دێتەوە پێنجەم دێتەوە کە تۆ سەیری دەکەی دەڵێی وا حەز دەکەی حەقی خوراوە ئایا بەڕاستی قەناعەت پێهێنانی ناوبژیوانەکان دەور دەبینێ یەک دوو ئەوەی کە ئەم خەڵکە لەوێن دەبینی کەسێک زیاتر چەپڵە باران دەکەن زیاتر کەسێکان دەدەن ئەوانە دەور دەبینێ دیانە بێگومان دەورێکێک زار زۆدی بەڵام خودی ئەو ڕۆڵێک کە زۆر دەبینی خودی یاریزانەکە خۆیەتی بۆ نمونەگەر تۆ لەسەر ستەیج بی لەشێکی
ناڕێک کتەبی ئەگەڵ هەموو هۆڵەکە چەپڵەت بۆ لێدا دەستەی دادوەران دەزان ئەو دەستەی تووشایانی ئەو پلەینە کە پێتی ببەخشن بەڵام لەسەری ئەوشەوە نمایش تاکەسی زۆر ئەساسە هەر یاریزانێک کە بتوانێت بە جوانترین شێواز لەسەر ستەیج بەردەم دادوەران جستەی خۆی نمایش بکە و ماسوولکەکانی خۆی نمایش بکە بێگومان ئەو خاڵی زیاتر بەدەست بێنی و دەبێتە بە پاڵەوە. کاک محەممەد دەزانی پشتی شێر بەر ئێوە کەوتووە ئێوە بەشداری هەر پاڵەوانێتێکی دەرەوە دەکەن بە دەستی بەتاڵ ناگەڕێنەوە ئەوە زۆر گرنگە بێگومان هۆکار ئایا بۆ ئەوە ناگەڕێتەوە کە برادرانی یەکێتی لە شجوانی ڕێگەکان دۆزیوەتەوە چۆن پاڵەوان پێبگەێنن چۆن بوار بۆ وەرزشکردن بڕەخسێنن لەم وەرزشدایانە لیان ڕازین بۆ نمونە ئێستا کاپتن عادل کەمالە پێشتر ئەگەر هەڵە نەبم مامۆستا بڕحان بوو بێگومان کۆی ئەو یاری لەرزوانیە کە لەسەر دەستی ئەوان بەڕاستی پێگەیشت و بۆ ئێمە ماوە و ئێمەش بۆ نەوەکانی داهاتوو هەموو مامۆستا بەڕێزانە و لێچێتی لەرزوانی لقی هەولێر لێچێتی لەرزوانی کوردستان باشترین هەوڵ دەدەن بۆ ئەوی پاڵەوانانی کورد دروست بکەن و پێبگەینن. بەڵگەمان زۆرە ئێمە کۆمەڵێک یاریزانی یەکجار زۆر باشمان هەیە لە ئاستی دەرەوە پاڵەوانەتی دەرەوەیان کردووە پلەکانی یەکەم پلەکانی دووەم ناوەکان یەکجار زۆرە گەرستا لە خەیاڵمدانەبی بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە نمایشیان کردو بە ئەنجامی زۆر باش و پلەی یەکەم هاتوونەتەوە کوردستان و لە ئێستاشدا یەکێتی لەرزوانی لقی هەولێر بە خۆشحالی و دەرگای بۆ کۆمەڵێک یاریزان و هەموو یاریزانانی تەواو یاریزانی لەرزوانی کردوتەوە بۆ ئەوی بتوان بەشداری پاڵاوانتیا بکەن بەشداری چالاکیەکان بکەن یەکێتی لقی لەرزوانی کوردستان هەموو یارمەتێکی یاریزانان دەداتن بە خۆشحالی و کە ئەوەش بارگرانی سەر یاریزانان کەم دەکاتەوە بەڕاستی. یەکدانە فیگۆرت هەیە تۆ ئەوە دەکەیت دەکەی دا فیگۆرێک بڕۆ بزان ئەوە چۆنە داهی هەر لەسەر هەستەوە خەجیەکەی وڵات ئەوە نابێت لەسەر کورسی نابێدا ئەوە لەسەر لەختەکەی دەکرا لە جێ خۆت بکە لە جێ خۆت ئەو بەدانیشتنەوە بکە بەدانیشتن لە عقدۆمە خەیناکە لە جێ خۆت بەس دەست ئاڵێ بکە دێ ئافرین ئەوە چی پێ دەڵێنە ئەوە بەبرەکە بوو کاکو شەنگ بە ئەمڕۆ ببێتە بەرنامەیەکی خۆمانە زۆر خۆمانە باشە تۆش بە مامۆستا فەتحی بوونەتە مام و برازانێک مامۆستا یەکێتی هێزی لەشیش ئەویش بەڕاستی یەکێتێکی زۆر چالاکە بۆ خۆت چەند ساڵە دەستت بە وەرزش کردووە و تا ئێستا توانیوتە چ پلەیەک بەدەست بین؟ خۆم ماوەی 2 سارە یاری هێزی لەش دەکەم بەڵێ 3 جار پلەی یەکەم بەدەستێنایە بەڵێ 2 جارانیش پلەی دووەم لەسەر ئاستی کوردستان بەڵێ لەسەر ئاستی هەولێر 3 جار پلەی یەکەم هەیە دەستخۆی بە پلەکانت هەموو بخۆت بەدەستێنانی تر لە وەزنی چەند لە کێشی چەند لە وەزنی زائد 120 زائد 120 پێتەوە دیار نییە 120 کیلۆ خۆم بە تاقی دەکەمەوە بزانم دەتوانم ئەوە 120 دەست خۆش بێ جگە لە کاکە حەمە چەند مناڵی ترت هەیە؟ 3 منداڵی کەشم ئەوانی شەردەت هەبێ ڕایان بێنی لەگەڵ وەرزش ئیشاڵڵا ئەوە کەیتکیان لەوەی گەورەتر ئیشاڵڵا ئەویان بەرنامەی بۆکسێنمان هەیە لەوێن دەربینێرم ینی ناتەوێت هەمویان هەموو یەک هەریەکە دێنم بە دەست خۆش کاک محەممەد جەنابەت لە باڵای چەند بە باڵایە وایە بە کێش نییە باڵا و کێشە لە فیەکان بەشداری دەکەیت لە چی بەشداریت کرد چەند ڕکابەر بوون ئایا بەڕاستی خۆت بۆ یەکەم دانابوو یا ڕکابەرەکان زۆر ڕکابێکمان هەر یاریزانێک کە خۆی ئامادە دەکا کۆی یاریزانەکەم بە تەمای ئەوەن کە پلە یەکەم بەدەست بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی تۆ چەند هەوڵ دەدەیت چەند موسری لەسەر ئەو هەدەفەی کە دەتەوێت پێ بگەیت. من لە فیئەی کلاسیک فیزیک لە کۆی 6 یاریزان توانی پلە یەکەم بەدەست بێنم بێگومان دوای نمایشێکی جوان و خۆ دەرخستنێکی جوان بۆردەم دادوەرەکان لەوەش گرنگتر ئەوەیە کە تۆ بڕوات بە خۆت هەبێ ینی من هەور کات کە خۆم بۆ پاڵەوانتی ئامادە دەکەم دەڵێم دەبێت تەنها یەکەم بم پلانی بیوەلاوە دەنێ تەنها پلانی ئەی دەبێت لە مێشکتدا بێ چکە هەر کاتێک پلانی بیدانا واتە تۆ بەشتی کەم خۆت بۆ ئەم پاڵەوانێتیە نزیکەی 3 مانگونی بۆ 4 مانگ
و هێشتاش بەردەوامین ئەگەر خوا تەوفیق مامدا بۆ پاڵەوانێتی دەرەوە خۆمان ئامادە دەکەین. ینی ئەو خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانێتی دەرێ ئێوە هەڵبژێراون بۆی کە بەشداری پاڵەوان بێگومان یەکێتی لەر جوانی لقی هەولێر بە خۆشحاڵیەوە ئەو یاریزانانەی کە پلە نایابەکانیان بەدەستێناوە هاوکاریان دەبێت و یارمەتیان دەدا بۆ پاڵەوانتیان کە لە دەرەوە دەکرێت و بۆی بەشداری تێدا بکەن. کاک محەممەد باسی بن بەڕە و سەربەڕەمان کرد هەندێ ناکۆکی دەبینین لە نێوان دەبینی پاڵەوانەکاندا جاری وا دەبینی پاڵەوانێک دەچێتە پاڵەوانەتێک بە دەستی پڕ دەگەڕێتەوە هەندێک دەڵێن وڵای ئەو پاڵەوانتێکە ئاستەکەی ئەوە نەبوو یا ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی هەر یاریزانێک کە گلەی دەکاتن یاخود دەیەوێت لە ئاستی پاڵەوانێتی کەم بکاتەوە پرسیارەکە لێرە ئەوەیە ئەگەر تۆ بە ئاستێکی کەم سەیری هەر پاڵەوانێک دەکەیت کەوایە خۆت بۆ ئامادە بۆ کردووە بۆچی خۆت بۆی ئامادە کردووە گەر لە ئاستێکی نزمە بەڵام لێرەشدا شتێکە هەر کەسێک کە بیەوە لە ئاستی پاڵەوانێتی کوردستان کەم کاتەوە بەڕاستی ئەوە نەزانە لەبەرەوەی تۆ لە وڵاتی خۆت لە شار وڵاتی خۆت بەوە جوانی ڕەنگە زۆر کەسەی لە دەرەوە بتوانێت نەتیجەش باش بێنێتن ئەنجامیش باش بەدەست بێنێتن بەڵام خودی خۆی لە وڵاتەکەی خۆی پێکەم بەیانەوە بەداخەوە هەستی کوردایەتی کەم دەکاتەوە لە نێوان گەنجداوان و هەر کەسێک کە گلەی ئەوە دەکاتن کە غەدر دەکرێ و یاخود زوڵم لە یاریزانان دەکرێت لە یاری لە جوانی تەنها یەک دادوەر بڕیار نادا نزیکەی 5 بۆ 6 دادوەر دادەنیشن و بڕیار دەدەن ئەو 6 دادوەرە مانای ئەوەنی هەر شەشیان هەڵە بکەن دوای ئەو 6 دادوەرە خاڵ دەدەن بە یەکتری لە کۆداییدا خاڵ کۆ دەکرێتەوە کامە یاریزان شایستە بێ پلەکە بۆ دەبەخشرێ بەڕاستی نەختێک باسی ئەو تەواوکەرە خۆراکیانە بکەین بەڵێ تا چەند سوود بەخشە بەڵێ و هۆرمۆنات بۆ ئەو کەسێک کە هۆرمۆن بەکاردێنێ لە داهاتوودا چەند زیان بەخشە دوو بابەتی لێکجیاوازمان هەیە کاکە محەممەد تاواوکەری خۆراکی ینی خۆی خودی ناوەکەی لە خۆیتی تاواوکەری خۆراکیە بۆ من ئێستاگەر کە دێمە شوێنێکی لەو شێوازە ناتوانم هێلکە بکڵێنم سنگ لەگەڵ خۆم بێرم لە بەردەمی بەڕێزت بیخۆم پرۆتینێکە کە لە شیر یاخود لە هێلکە یاخود لە گۆشت وەرگیراوە کراوەتە پاودر و تامی لەگەڵ تێکل کراوە لەگەر ئەو ئاوە یاخود لەگەڵ شیر تێکرد دەکەوی دەیخۆی ئەوە تاواوکەری خۆراکەکە زۆر هیچ کێشەینیە و زۆر خەڵکی ئاسایی بۆ نمونە یاریزانێکمان هەیە کرێکارە بەڵام حەز و خولیا یاریزانی دەستوانی هەیە منەگە پێی بڵێم کاکە ساعات 3 و 4 یاخود 9 بەیانی دەبێت 5 هێلکەم بۆ بکڵێن یان 200 گرام سنگ دەرێت کارتن من بلۆک بار دەکەم تۆ باسی چی دەکەی لەو کاتەدا پرۆتین شەیک هەیە لەگەڵ ئاوێک دەگرێتەوە دەیخواتن و ئەوە ڕێگە پێدراوە بە خۆشحالیەوەش وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و کوالێتی کۆنتڕۆل ساڵانە بە دوواداچوون دەکەن و ئەو سەپلیمنتانێک کە باوەڕ پێکراوە دەیدەن بە یاریزانان ئەوە جێگای خۆشحالیە بەڕاستی بابەتی دووەم کە هۆرمۆنە یاری لەژدوانی تاکە یاریەکە بەشداری یاریەکانی ئۆلمپیاد ناکە لە بەرەوەی زەبەخشی تێدا بەکاردرێت لە ئۆلمپیاد هەموو ئەو یاریزانێک کە بەشداری کۆی گشتی یاریەکان دەکەن پشکنیان بۆ دەکرێت کەسە گوژدەبەخش بەکاربێنێت دوور دەخرێتەوە بۆ یاریزانی لەژدوانی بەشداری ئەو پاڵەوانیتە ناکەن هۆرمۆن بەڵام هۆرمۆنات شتێک شێوازێکی زانستی هەیە کاک محەممەد ینی بۆ نمونە تۆ کە نەخۆش دەکەوی دەچێت لای دکتۆرەکە دەرزێکت بۆ دەنووسێ ئەوە ڕۆژانە یاخود حەبێکت پێدا دەر ڕۆژێ 2000 ئایا بۆ ناڵێ 10,000 بۆ ناڵێ 1,000 لەبەر ئەوە هەم شتە بەخۆی بە دۆزە بە وەحدەیە کە وەری دەگری و هۆرمۆنیش کە بەکاردێنی بۆ ئامانجێکی دیاریکراوە نەک بۆ تاوکۆتای ژیانە تۆ کە بەکاری دێنی دواتر پشکنین دەکەی بەر لە بەکارهێنانی دوای بەکارهێنانیشی پشکنین دەکەیت بۆی ئەتۆ بە سەلامەت دەی دەربچی بەڕاستی بەڵێ کاکە هۆشنگ دەبینی جارێ یەکەم شت پلانت بۆ کاکە محەممەد چییە؟ پلانی ئایندە و داهاتوو دەتەوێت تاکەی ئەوە لەگەڵی بڕۆی و پێی بگەیێنی وڵا ئیشاءالله ئەوەی پێ بکرێتن لە بۆی درێغی ناکەم یانەوەی بۆ خۆت نەکراوە بۆ ئەو ئیشاءالله وایە ئیشاءالله ئەوەی بکرێتن لە دەست خۆش بێ ئێستا دەبینی جاری وایە خێزانێک باب و دایکێک پلانێک بۆ مناڵەکەیان دادەنێن لەگەڵ ئەوەی کە وانە دەخوێنێت دەرس دەخوێنێت بیکەن بە وەرزشوان بیکەن بە شتێک بۆی کە داهاتوویەکی گەشاوی هەبێ بۆ خۆت وەکو باوکێک تا چەند لە کاکە حەمەڕا دەبینی لەگەڵ ئەوەی کە ئایا دەزانیت بەردەوام دەبێت جاری وایە و ڕز دەبێت جاری وایە دەڵێ نایکەین ئەم یاریانە
تا چەند پشت پێ قایمە پشتم زۆر پێقەمە سیقی 100% پێی هەیە ئێستا دەتەوێت دیسان لە شوێنێکی تر نمایشی ئەگەر ئەم ماشەڵە ماسوولکانی پێ بکەی هەمووی دەزانی چون بۆ کسێکمان لێ نەدەی کوڕە ئینشاءالله ئەگەر ڕێککەویتن 25 مانگ بتوڵی شاری سلێمانی هەیە حەز دەکەم لێن دەربی بە موافقەشیان دایمێ گوتیان بینە احتیادیە و 15 بزانم بتوڵی عراق هەیە منطقە شیمالی هەر لە هەولێرە دەکرێتن و ئەگەر لێن دەرەکەش موافقمان بدەنێ لێن دەرەکەش ئامادەمە بینمە قارێ بۆچی ئەو کارە دەکەی دەتەوێت هاندانێک بێ بۆ مناڵی خەڵک دەتەوێت یا ئەوەی کە هەر خەون و خولیا و ئارەزووی خۆتا بەخۆی هاندانەکە لە بۆ ڕێسکەوی هیچ کاردانەوەی جوانی هەبووە ئەوەی کە تۆ من لە ڕاستیدا کاک محەممەد بانگشتی ئەم بەرنمەیە کرا ئەم گرتە ویددیوێن بینی لە فەیسبوک ئێمە هاوڕێین پێم شتێکی جوان بوو نمایشێکی جوان بوو لە تیکتۆک لە سوۆسیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتەکان کاردانەوەی جوانی هەبوو یا کاردانەوەی زۆر جوانی هەبوو زۆر ئەکتیو بوو تا لە پۆستەچی 93,000 بینەری هەبووە خەڵکێکی زۆریش هانی دەدا بەڕاستی دەست کاکە محەممەد ئایەندە داهاتووی لەشجوانی لە کوردستان چۆن دەبینی بە بڕوای تۆ دەتوانین جمگەی دەسەڵاتی لەشجوانی لە عێراق بەدەست کوردەوە بێدیانە بەڵێ بێگومان ئەو پاڵەوانێتی کە ڕۆی زۆر شتی بەدەرخست و زۆر شتیشی سەرما کاک محەممەد ئێمە یاریزانی یەکجار باش و بەتوانامان هەیە لە یاریە تاکەکان شەر نیە تەنها یاری لەرزوانی یاریە تاکەکان بەڵام بەتابەت باسی یاری لەرزوانی بکەین کۆمەڵێک یاریزان لە ڕابرد و کۆمەڵێک یاریزان لە ئێستادا ناوی زۆر بەرز لەو پاڵاتی ینی لە پاڵاوانی عەرەبیەکان لە پاڵاوانی دەرەچەکان لە پاڵەتی نێو دەوڵەتیەکان یەکەم دەبن ئەوەش سەلمێنەری ئەوەیە کەەوە ئێمەی تاچی کورد دەتوانین ئەو دەسەڵاتە بەدەستبین کە لە عێراقەوەی بتوانین بە ڕێگەی پاڵەوانێتی زۆر جوان یعنی ئەو پاڵەوانێتی کە ڕێکخرابوو بە شێوازێکی هوەری بە شێوازێکی یەکجار جوان پێشکەشکرا دەتوانین ئەوشتانە بەدەستبین بەڕاستی و ئاسانیشە بۆ خۆت و وەرزشوانێک وەکو پاڵەوانێک لە شێوەی ڕێکخستنی ئەم پاڵەوانێتە لە شێوەی خزمەت گوزاری و پێڕاگەیشتن و ناو بژیوانی و ئەمە دنیایەک ماندووبوونی دەوێت هەروە لە خۆوە نییە تا چەند لێ ڕازی بووی لەگەڵ ئەو پاڵەوانتەکانی پێشووتر کە بەشداریت کردڵێ من خۆم ئەوە ژمارە سواردەمین پاڵەوانتیم بوو ینی من لە ساڵی 2000 دەستم بۆ یاری کردووە ساڵی 2013 چوومەتە سەرستەیج و تا ئێستا نزیکەی 14 جار بچمە سەرستەیج پاڵەوانێتێکی یەکجار باش بوو لە ئاستێکی یەکجار باش و بەڵام بێگومان هیچ پاڵەوانێتی تەنها یاری لەرجوانی نابگرە لە فوتبۆڵێن لە یاری باسکە لە تۆپی سەرمێز بێکەم و کوڕی نییە بێکەم و کوڕێ دەکرێت کەم و کوڕیەکان لە ماوەی داهاتوو پێداچوونەوەی پێدا بکرێت چارەسەر بکرێتن بەڕاستی بەڵام ئەگەر تەقیمێکی بدەین و ینی نمرێکی پێ بدەین دەتوانین لە 195 زیاتر پێ بدەین بەڕاستی ئاستی ناوبژیوانێکی دڵخواز بوو یا بە حەق بوو بێگومان ئەوەی جێگای خۆشحاڵی بوو لەو پاڵەوانێتە دوو دادوەری بەڕێگەس ئێرانیان هێنابوو کە ئەوە بەڕاستی تۆ ناناسی من ناناسی کاکۆشە من ناناسێ بۆی واستەیەک دۆ بکە نەتیجەت بدات ینی ئەوە دەبینێ کە لە سەرستەیجا بۆیە ئەوە جێگای خۆشحاڵی بوو بێگومان ئێمەش یاریزانی ببوورە دادوەری زۆر باشمان هەیە بەڵام لەبەر کۆمەڵێک کۆکاری تایبەت لەبەر ئەوە فلان خزمی خۆیەتی یاخود فلان یاریزانی خۆیەتی بۆی بانکێش نەکرابوون ئەوەی جێگای خۆشحاڵیە ینی کۆی دادوەرەکان لە ئاستێکی زۆر باشدا بوون هەموو یاریزانەکان ئەوانەی کە ئەنجامیان مەدەستێناوە لێ ڕازی بوون و دووبارەشی دەکەمەوە هیچ شتێک هیچ کەسێک بێکەم و کوڕی نییە لە سۆران بڕێوە بردننی پاڵەوانەتێکی ئەم جۆرە کە تۆ دەڵی زۆر باش بوو ئایا چاوەڕوانی ئەوە لێ دەکردرێت لە داهاتوودا بتوانرێ پاڵەوانەتی گەورەتر یا لە وەرزشێکی تر میواندارێتی بکەنیانە وەکو سۆران دەڵێ وەکو سۆران بێگومان دەکرێت زۆر زیاتریش بکرێت بۆ لە بەرەوەی ناوچەی سۆران ناوچەیەکی گەشتیاریە کاک محەممەد کە ئەو ناوچە گەشتیاریە تۆ دەتوانی مەسەرەن کە پاڵەوانێتی تاو یاخود بەر لە پاڵەوانێتی بۆ خۆت
گەشتێکی خۆش بکەیت سەفەرێکی خۆش بکەیت و کەش و هەوای شوێنەکەش زۆر لەبارە بۆ پاڵەوانێتی شەرنیە تەنها یاریزانی ینی یاری لەش جوانی بی کۆ یاریەکان دەتوانێت لە ئیدارەی سەربەخۆش سۆران بەڕێوە بچێ و بەڕاستی کەش و هەوایەکەی خەڵکە بەڕێزەکەی ئەو ئیدارە بەڕێزە خۆشحاڵت دەکەن و مادیبوونی خۆت لەبیر دەچێتەوە دەستت خۆش بێ ئەم مەدالیایە چیای هەڵگورت پاڵەوانیەتی وەرزش پەیامی ئاشتیە باوک بۆ مناڵەکان گەورەترین بەهێزترین پاڵەوانە یعنی پاڵەوانی ژیانیانە هەز دەکەم لە بەرچاوی کامێرە ئەم مەدالیایە جارێکی دیکە بخەیتە ملی کاکە محەممەدی پاڵەوان جابزانم محەممەدی شەهدی بەو هەموو وەرزشوانی و قسە زلیە و چیوچی تا ئێستا من مەدالیایەکی ئەوان وەرنەگرتووە قەدری بزانە باشە بە قوربان دەست خۆش بێ کاک محەممەد وەرزشی هێزی لەش گۆڕانکاری بەسەرداکرا مامت لا چوو ئامۆزات هات مامۆستا قاسم ئەم گۆڕانکاریە هەرچەند مامۆستا فەحیستا شەر بە تەواوی لەگەڵە چۆنە ینی چۆنی دەبینی بە قازان شتان بوو نەبوو باش بوو باش نەبوو یاوەیکە مەسەلەن ئێستا پاڵەوانی شتیواتان زۆر بۆ ڕێک دەخرێت وڵای ئەلحەمدولێ دەستیان خۆش بیت مامۆستا فەتحیوانیش کەسیان درێغیان نەکرێ مامۆستا فەتحی مامۆستا سالاک دەستیان خۆش بیتن خۆی هەر ژیانە هاالەیە ئەو کورسیە لە کەسیان نامینێت وەفای نییە کورسی هەتا لە مامۆستا فەتحی بوو باشە زۆر کەس شەڕی کورسی دەکات بۆ مامۆستا چالاک ئێستا مامۆستا قاسمە ڕۆژێکدا دێ لەوانەیە ئەویش نەمینی یشکە دێتە جێوی دەستیان خۆش بڵا ئێستا پاڵەوانتی زۆر باش دەکرێتەوە هێزی لەش هەم لە خانمان هەم لە پیاوان تۆ کوتێت ئەو کەرستانەی کە یاریان پێدەکەین وابزانم دەمبەڵ و شتیوانە زۆر بەسیتە چین ئەو دەمهەیە بڵێن کە دەکرێت بە هەندێک شت لە ماڵە ژۆرجش بکەمە بەست ئەوەیە دبی ئایم قەتەر بەڵێ دوومان لەوی هەیە ئەوەی برین بپسی هەیە حەزمی وەسەتەکە دوشمان لەوی هەیە و زائیدەن دوو دەمبەڵسی 1 کیلۆیی لەگەر فلاونەشی 2 کیلۆنیوی دو فلاونی 5 کیلۆیمانەیە لەگەر شەفتەی 5 کیلۆی دەست خۆش بێت کاک محەممەد پلانت بۆ داهاتوو خۆت تاکەنجە دەتەوێت لەگەڵی بڕۆی خەونی تۆ چییە کۆتا خەونت ئەوەی کە بڵێ منەوە بەوە گەیشتم قەنەعەتم پێی بێکە هەموو ئەو ماندووبوونەی کە بە وەرزش هاتۆتە ناو جەستەم برسێتیەکە وانە ئیتر ئەمڕۆ لە بیرم کرد حەسامەوە بەڵێ بێگومان هەمومان خەونمان هەیە بەڵام هەر تاکێک دەگەڕێتەوە سەر کە چۆن هەوڵ دەدا و چەند موسرە لە سەرۆی خەونەکە بەدەستبێنی خەونیمە وەکو خۆمەگەر باسکەم پاڵەوانێتی دەرەوەیە هێنانی پرۆکارت ئەگەر خوددا بە قسمەتمان بکە ئینشاءالله وەکو تاکێکی کورد کە ئەوە زۆر گرینگە کە ئێمە کورد و کوردستانین لە وڵاتان کەمتر نین دەتوانین بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە نەتیجەی زۆر باش وەکو خودی خۆشم بۆ دووسێ پاڵەوانی تتر ئینشاءالله لە ئامادەکاری داما بەردەوامین دەست خۆش بێت زۆر سپاس ڕکابەرەکان ئەوانەی کە لە کوردستانن زۆر ڕکابەرن زۆر بەهێزن یانی ترست نییە بۆ نمونە لە پاڵەوانتی داهاتوودا ئەوان براوە بن یا دەتەوێت لە ئێستاوە خۆتی بۆ ئامادە بکەیت مەودا چۆنە ینی ئەوەی کە تۆ هەست پێ دەکەی دەڵێ من ئەم ساڵ ئاسانتر ئەم پاڵەوانتیم بەدەستێنە ئایا ئاسان بوو پاڵەوانیتی بەدەستێنە کاک محەممەد هیچ پاڵەوانیەتێک ئاسان نیە تۆ گەر بە ئاسان سەیری بکەیت لە 2050 پەشیمانی دەگەزی بەڕاستی تۆ دەبێت دائیمە لە خەیاڵی ئەوەدابی کە بەڵێ من یەکەم دەبم و باشترین هەوڵ و جوخت و ماندووبوون دەکۆی بۆی بگەی بە ئامات دەست خۆش بێ کاک هەوشنگ دوایین پەیامی تۆ بۆ باوکان و دایکان بە کورتی ئەو جوورێک کە تۆ ڕێگەت بۆ مناڵەکەت خۆش کردو ئەمڕۆ مناڵەکەی تۆ بە کەمتەمەنترین میوان لە کوردستان 24 ناسراوە واللهی ڕۆژێکی ئاوین چی بکەن بۆ مناڵەکە والله هیوادارم ئێستا ئەو پاڵەوانێتی کە محەممەد کوڕم بەشداری کرد لە پاڵەوانێت داات بە تاقیتێنەکە نەبیتن ولاشیها بیتن لۆ ئەوەی چێبڕچێش لەگە بکەن هیوادارم دایکان و باوکانیش بە هەمووان هاوکاری مندارەکانیان بن بۆی بیانهێنە ناو وەرزشەوە دەست خۆش بێت تۆ عەرزێک بکە منیش خواحافیزی دەکەم عەرزێک بکە بزانم
ماشەڵڵا سپاس بۆ ئێوە بیسەران و بینەران کە لەگەڵمان بوون هیوادارین مناڵانی کوردستان هەموو بە جۆرێک پەروەردە بەکردرێن کە لە داهاتوودا بتوانین کوردستانیان پێ بسپێرین خواتان لەگەڵ بێ ئەم وڵاتە هەر ئاوادان بێت